چۆن فڵچە و مەعجون و پەتی دانی گونجاو هەڵبژێرین بۆ کەسێک هیچ کێشەیەکی نەبێت بە نیسبەت فڵچەی دانەوە پێویستە ئەو فڵچەیە سۆفت بێ واتە نەرم بێت ئەمە خاڵی یەکەم زۆر زەرورە تاڵەکانی سەری تاڵەکانی تیژ نەبێ خڕ بێت و قیاسەکەی زۆر گەورە نەبێت بچووک بێ بە نمونە لە بینی 1 ئینچ درێژی بۆ نیو ئینچ پانیەکەی بێت و ئەگەر بکرێ و باشترە کە قبولکراوی ADA بێت یان نیشانەی ADA لەسەر بێت بە نیسبەت هەویری دانەوە هەویری دان پێویستە فلۆرایدی تیابێت ئەمە خاڵی یەکەمە زۆر زەرورە لە بینی 1300 بۆ 1500 بۆ کەسی گەورە فلۆرایدی تیابێت 1300 بۆ 1500 ppm پارت پێر ملیۆن ئەوە فلۆرایدی تیابێت و ئەگەر بکرێت ڕوشێنەری تیانە بێ ئەبرەیزب ئەگەر گونجاو بێت هەویرەکە جۆرێک بێت دژە بەکتریای تیابێت مادەی دژە بەکتریای تیابێت و ئەویش ئەگەر ئەپروف کرابێت لەلایەن ADA و باشترە ئەو هەویرانە زۆر باشتر بە نیسبەت پەتی دانەوە ئەو پرسیارەی سێ بەشە فڵچە و مەعجون و پەتی دان ئێمە چەند جۆر پەتی دانمان هەیە جۆرێکیان واکسە واکسی پێوەیە نەرمترە بۆ ئەو بینی دانانە باشە کە قەراغی تیژیان هەیە هەمانە ئەن واکس بۆ ئەو بینی دانانەی کە زۆر تونگن تەسکن هەمانە دێنتەڵ تاپی پێوترێ وەکو پلاستیک وایە نەرمە بۆ بینی دانی گەورە کە تۆزە بینی دانەکان گەورەیە بۆ ئەوە باشترە هەمانە دێنتەڵ فلۆس وەتەر فلۆسی پێوترێ کە جیهازێکە و بە زەخت ئاوە کاتە بینی دانەکانەوە ئەو بۆ کەسێک کە نێوێ زۆر عەزەتی پووکەکەی بە و جۆری تریشمان هەیە بۆ جسر بەکارێت پێوترێت سوپەر فلۆس یان بۆ ئەو کەسانەی تەلیان داناوە بەپێی ئەوە هەڵیە بژێری